ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران لەگەڵ هاوکارم ئەمیر جارێکی تر هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە و بینەران بەرنامەی هەموو هەفتەیەکی ڕۆژی جومعانە. بەڵێ عزیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. بەرنامەی ئەم هەفتەیە چەند بابەتێک لەخۆ دەگرێت کە دوای ناوبڕێکی کورد کلیپێک ببینن دێن بابەتەکان معرفی دەکەین و دەستی پێ دەکەین. فەرموو. Barana,
بڵێ ئازیزان ئێوارەی ڕۆژی 25 گوڵانی 1360 هەتاوی واتە 35 ساڵ پێش ئێستا فڕۆکە شەڕکەرەکانی حکوومەتی جنایەتکاری فاشیستی عێراق جارێکی تر هێرشیان کردە سەر مەقەڕ و بارگاکانی ناوەندی کۆمەڵە و دایانە بەر بۆمبارانی شیمیایی. لەو کارە ساتە دڵتەزێنەدا 23 کەس لە باشترین ئەندامان و کادرەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران گیانیان بەخت کرد و 150 هاوڕێ و هاوسەنگەری تریشمان بریندار و مەسموم بوون کە بە هاوکاری کەموێنەی خەڵکی و ناوچەیە توانرا لە مەرگ ڕزگاریان بێت. لەم بەشە لە بەرنامەکەماندا یادێک دەکەین لە ئازیزانی گیانبەخت کردومان لە دۆڵی بۆتێ. فەرموو هاوڕێکم باس. بەڵێ ئەم خۆشەویستانە پۆلێک لە پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی کوردستان و ئێران و سیمای ناسرا و ئازیزی جەماوەری کرێکار و زەحمەتکێش بوون کە لە دژی نظامی زاڵەمانە و چەوسێنەرانەی سەرمایەداری لە دژی شەڕ و کوشتار و بێمافی ئینسان ڕاپەڕی بوون و گیانیان لە پێناو ئامانجی بەرزیاندا بەخت کرد. ئازیزانێک کە ئەستێرەی گەش و چرای ڕووناکەرەوەی ڕێگەی خەبات بەرەو سەرکەوتنمان و یادیان قەت لەبیر ناچێت. لە کاتێکدا کە هێشتا 2 مانگ بەسەر کارەساتی دڵتەزێنی گوردانی شواندا تێپەڕ نەبوو، لە کاتێکدا کە هێشتا برینی قورسی بمبارانی شیمیایی ڕژیمی بەعس بۆ سەر ناوچەی شارەزور کە تێدا 68 پێشمەرگەی شۆڕژگەر و فیداکاری کۆمەڵە وێڕای هەزاران ئینسانی بێدفاع شاری هەڵەبجە و ناوچەکە گیانیان بەخت کرد، ژانی نشکا بوو و ساڕێژ نەبوو بوو مەقەڕی ناوەندی کۆمەڵە و ئۆرگانەکانی دەوروبەری ئەم جارە لە دۆڵی بۆتێ کەوتە بەر پەلاماری بۆمبی شیمیایی ڕژیمی دژە ئینسانی باسی عێراق. هەڵبەت پێشتر چەند جاری دیکە مەقەڕەکانی ناوەندی کۆمەڵە لە مالومە لە دۆڵی جافایەتی کەوتووە بەر هێرشی هەوایی و تۆپخانەی ئەرتشی عێراق. لە ئاکامی ئەم هێرشانەدا چەندین هاوڕێترمان گیانیان بەخت کرد. هۆکاری ئەم دژمنکاریەی کە گەیشت بە ئاستێک دەوڵەتی عێراق چەکی کیمیایی لە دژی کۆمەڵە بەکاربێنێت چی بوو؟ ئەرتەشی عێراق بەو هێرش و پەلاماردانە یەک لە دوای یەکانەی چ هەدەفێکی تاقیب دەکرد و بە شوێن چ بەمەستێکەوە بوو؟ ئەو ڕژیمەوەی دەزانی کە بەو گوشارانەی دەتوانێت کۆمەڵە بە چۆک دابێنێ و دەستی پێ لە هاوکاریکردنی خەباتی عادڵانەی خەڵکی کوردستانی عێراق هەڵبگرێت. کۆمەڵە خۆی بە پشتیوان و دڵسۆزی ئەو خەباتە ڕەوایە دەزانی کەم نەبوون ئەو تێکۆشەرانە یادی ئازیزیان بەرز و پیرۆز بێت. لێرەشدا شعرێک لە هاوڕێ محەممەد قادری کە پێشکەشی کردو بە یادی ئازیزی هاوڕیانی گیانبەخت کردووی دۆڵی بۆتێ ئەخوێنینەوە بۆتان. لەم غوربەتەش مانگی ئەیاری هەموو ساڵێک کە شنەی شەماڵ لە دوورەوە بۆن و بەرامی بەهاردێنێ، خەیاڵم وەک کۆترێکی لانەواز بەرەو هاوڕێیانی دۆڵی بۆتێ ئەفڕێ. دەچمەوە سەر مەزارگەی پیرۆزی هاوڕێیانی ئازیزی بە کیمیایی خنکاوم. هەرچەند دەکەم دڵم نایەت ئەو کۆڕە کەرمەجێ بێڵم. دەستە و ئەژنۆ وەک تەرێکی باڵشکاوم هەر کات کە بیری ئەو ڕۆژە ڕەشە ئەەکەمەوە کە دەستی جەنایات و تاوان و قین چۆن ڕۆژی ڕووناکی لێکردی نەشەوە زەنگ، بیری بە ناسوور و پڕ لە زووخاوی کۆن و نوێ هەڵەبچە و سەردەشت و بالیسان و هەڵۆ بەرزەکانی گوردانی شوانم دەکولێتەوە. ئەی هاوڕێیانی نەسرەوت و قارەمانی دۆڵی بۆتێ و گوردانی شوان، ئێوەی ئازیز هەڵگری ڕاستەقینەی خەم و دەرد و ڕەنجی هەژاران بوون. بیری ئازادی و خولیای مافی گەلێکی چەوساوە و ستەم لێکراوە و فەوتاوتان لە توێشەنەرەی هزری پێشڕەوتاندا هەڵگر بوو. بێپشودان و بێ ماندووبوون ڕێگای سەرخستنی ئەو ئامانجە پیرۆزەتان ئەبڕی، بۆیە کەوتنە بەر ئاگری نفرەت و غەزەبی دژمنێکی فاشیست و جەنایەتکار و تاوانبار. دڵنیابن ئەی هاوڕێیانی نەمرم، دڵنیابن ئەی هاوڕێیانی نەمرم، یاد و ناوی بەڕێز و شکۆدارتان لە کشکۆڵی مێژووی خەباتی هەژاران و ستەم لێکراوانە بە خۆشەویستی دەمێنێ و هەر زیندووە. هەزاران جار یادتان بخێر. بەڵێ ئازیان هەرە و جۆرەی کە لە سەرەتادا پێم گوتن ئەم پەخشانە شێعرە هاوڕێ محەممەد قادری بۆ یادی هەمیشە زیندوی هاوڕیانی گیانبەخت کردووی دۆڵی بۆتێ نووسیەتی. بە سپاسەوە لە هاوڕێ محەممەد قادری. ناوبڕێک ببینین لەگەڵ گوڵناز دێنەوە خزمەتە.
حوتی مانگی مەی 2023 دووهەمین کۆنفرانس لە ژێر ناوی بەهێزکردنی گوتاری چەپ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە بەشداری کۆمەڵێک لە هەڵسوراوانی چەپ و سوسیالیستی کوردستان لە شاری سۆکهۆڵم و هەروەها بەشدارانێکی تر لە وڵاتانی جۆراوجۆر و لە ڕێگەی تۆڕی ئینتەرنێتەوە بەڕێوەچوو. کۆنفرانسی دووهەم هەوڵیدا هەنگاوێک نزیکتر بێتەوە لەوەی بەکردەوە ئاراستە سیاسیەکەی کۆنفرانسی یەکەم جێبەجێ بکات کە بە هەمان مەبەست لە مانگی فێڤریی ساڵی 2023دا بەڕێوەچوو. لە بەشێک لە ڕاگەاندنی بەشداربووانی ئەم کۆنفرانسەدا هاتووەکە فەرموو هاوڕێ گوڵناس. لە بەشێکی ئەم کۆنفرانسەدا هاتووە قەیرانی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، ژینگەی ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامی قوڵتر بووەتەوە. ڕژیم ڕێگایەکی بۆ دەربازبوون لەو قەیرانە هەمەلایەنە لە بەردەمدانیە و بۆ چارەسەرکردنیان لە تاریکیدا پەل دەکوتێت. شپردەیی بە سیاسەتەکانیەوە دیارە و نیشانە سەرەتاییەکانی ڕاڕایی لە ناو ڕیزی هێزە سەرکوتگەرەکانیدا دەرکەوتووە. شۆڕشی ژن ژیان ئازادی کە تێدا ژنان هەر لە سەرەتاوە جەمسەری سەرەکی بوون ئاسۆیەکی نوێی دەرخستووە و بابەتێک کە بەشداربوانی گەرموگوڕی لاوان و ببورن بەشداربوونی گەرموگوڕی لاوان و خوێندکاران لەم بزوتنەوەیدا هاوسەنگی هێزی جەماوەر و ڕژیمی بە قازانجی بەرەی خەڵک گۆڕیوە. هەر بۆیە هەتا ئێستا کۆمەڵێک دەستکەوتی حاشا هەڵنەگەری بەدەست هاتووە کە دەتوانن ببنە بنەمایەکی باش بۆ درێژە پێدان و بەرەو پێشچوونی ڕەوتی خەبات. پێگەی ژێن لە زێهنی کۆمەلگای پیا و سالاردا بە چەند قات باڵای کردووە. بۆ نمونە بەشێکی زۆر لە ژنان سەرپۆشی زۆرم لیان فرێداوە کە هێمای ئیدۆلۆژیکی ڕژیمی ئیسلامیە و ئەمەیان وەکو ئەمری واقع بەسەر ڕژیمدا سەپاندووە. فەرمۆنیر. بەڵێ دەتوانین ئەنجامی دیالۆگ و لێکدانەوەی بەشداربووان لە چوارچێوەی بەرنامەی کاری ئەم کۆنفرانسەدا لەو چەند خاڵەی خوارەوەدا کورت بکەینەوە. یەکەم بەشداربووانی کۆنفرانس لەسەر ئەو ڕاستیە سووربوون کە کۆمەلگای ئێران بە کوردستانیشەوە پێی ناوەتە قۆناغێکی هەستیاری سیاسیەوە. وڵامدانەوە بە پێویستیەکانی ئەو سەردەما ئەرکێکی تایبەت دەخاتە سەرشانی هەڵسوراوان و هێزە سیاسیە چەپ و سوسیالیستەکان. باوردبوونەوە لەسەر پێگەی دیار و گرنگی کوردستان لە خەباتی خەڵکی ئازادی خوازی هەموو ئێران دژی کۆماری ئیسلامی و بە لەبەر چاوگرتنی ئەو ڕاستیە کە ڕەوتی بزوتنەوەی ژینا لە کوردستاندا سەری هەڵدا و لە درێژەی خۆیدا کوردستان گرنگترین ڕۆڵی هەبووە لە بەردەوام هێشتنەوەی ئەو بزوتنەوەیدا ڕێخستن و یەکگرتووکردنی هێزی چەپ عەداڵەتخواز و سوسیالیست لە کوردستان بۆتە پێویستیەکی هەنووکەیی و حیاتی. لەو پێناوەدا بەشداربووانی کۆنفرانس لەسەر درێژەدان بە گفتوگۆ و ڕاوێژ بۆ بەردەوامبوونی هەوڵەکانی بەهێزکردنی گوتاری چەپ لە کوردستان لە ڕێگای کۆکردنەوە و هاو ئاهەنگکردنی هەڵسوراوانی چەپ و ئازادی خواز لە دەوری پلاتفۆرمێکی دیاری کرا و پێداگریان کرد. پلاتفۆرمێک کە ڕنگدانەوەی ناوەڕۆکی چەپ و پێشکەوت و خوازانەی خەباتی خەڵکی کوردستان بێت و بتوانێت بانترین ئاستی یەکگرتووی کردداری چەپەکان، ئازادی خوازان، یەکسانی خوازان و خوازیارانی نەمانی ستەمی نەتەوایەتی لە کوردستان سەرڕای هەبوونی بۆ چوون و ڕوانگەی جیاواز لە نێوانیاندا گونجاو بکات. بۆ ئەم مەبەستە کۆنفرانس کۆمسیۆنێکی دیاری کرد تا هاو ئاهەنگی لەم پەیوەندیەدا پێک بێنێت. ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. لەفاوی هێزیگەل بەڕێوەیە لە دۆخی سەختی دەردوشانەوە لە چاخی ڕۆحی سەرکەشی کورد و لە ناخی ڕەنجی بێبەشانەوە بێتە دەردەنجی ڕەسایی ژینی نوێ لە ناو قوڵایی شارەکانەوە پشت لە کولتوری گەندەڵ و ڕوو لە ڕێ و ڕەوتی سەرکەشانەوە گەروی شەقام شەپۆل دەدا لەقین خرۆشانی گەل پنگ دەخواتەوە گەلێک بڕیار لە ژینی خۆی دەدا ڕاپەڕینە خۆی نوێ دەکاتەوە هەزاران شێرەژن دەبن بە گر پشکۆی شۆڕش دێنە گەشانەوە ڕووبەڕوویدا و گیرکەری در دەبن بە جەرجی پڕبرین و ژانەوە دەنجی ژنان دەچێتە ئاسمان شریخەی ڕێکباری گول لەدێ جەنجی گەل دێتە قۆناغی ژیانەوە شەقام خەڵتانی خوێنی خۆی دەبێت
ئەمە دەرسی مێژوورە ئەی شەقام، جەلادی ژین بە تەنیا ناکەوێ، پشت بە پشتی یەک ببە ورە، شۆڕش ورەی دەوێ تا سەرکەوێ. کۆماری ئیسلامی لە هەوڵی ئەوەدایە کە هەلی کەسبوونی خۆپیشاندانەکان لە شەقامی شارەکان بقۆزێتەوە و بە شێوەگەلێکی جۆر بە جۆر تێدەکۆشێ ڕاستی حاشا هەڵنەگرەکانی ناو کۆمەلگا بشارێتەوە. لە بیرمانە هەر لە سەرەتاوە خۆپیشاندانەکانی بە ئاژاوەچیەکان ناودەبەر کە گۆیا ژمارەیەکی کەم بوون کە فریوی دوژمنیان خواردبوو. مەبەستی دەسەڵات لەم جۆرە قسانە کە شەو ڕۆژ لە پاڵ بەکارهێنانی دەستگای سەرکوتی تەبلیغی لەسەر ئەکردو ئێستاشی لەگەڵ بێ هەر ئیدامەی ئەدات. دراستیدا ئەوەیە تا جگە لە ترساندن و تۆقاندن و دڵساردی و ناومیدی زیاتر بڵاوکاتەوە. لە هەوڵدایە ئەم باوەڕەکە بابە ناکرێ و نابێ گشتگیر بکات و هاوپشتی نێو جەماوەری خەڵک تووشی بێ ئاکامی بکات و پرژ و بڵاویان پێ بکات. بەرابەر بە ئاوا بۆچوونێک شعاری ئێمە هەروەها هەین و درێژە بە خەباتی خۆمان ئەدەین پێویستە پەرە بستێنێت. بێگومان شەڕی نێوان ئازادی و استبداد بەتایبەت لە هەلومەرجی ئێستا ئێراندا درێژماوەیە. نابێت چاوەڕوانی ئەوە بکرێت کە گۆیا لە ماوەیەکی کووردا دەستگای استبداد کە عمری 100 ساڵی هەیە لە ناو دەچێت کە وایە دروشمی ئێمە هەروەهین مانایەکی ئستراتیژی و دژی استبدادی بەخۆیەوە دەگرێت. ڕۆژێک لە خۆپیشاندانی سەرشەقام مانا پەیدا دەکات، ڕۆژێک لە مانگرتن لە شوێنی کار، ڕۆژێک لە پاڵپشتیکردن لە بنەماڵەی گیان بەکردوان لەسەر ئارامستانی عزیزانیان، ڕۆژێک دیفاع لە بنەماڵەی زیندانیەکان و ڕۆژێکی تر لە پاڵپشتیکردنی ژنان و کچانێک کە حجابی زۆرم لێیان فڕێ ئەدەن و وەهیتر کەوا بوو دروشمی ئێمە هەین مانای واقعی هەیە و ئەمڕۆ بە پانتایی ئێران هەن و ئێتراز و ناڕەزایەتی دەربڕین دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەروە لە ناخی ئەم کۆمەلگایە بەردەوامە. لە ڕاستیدا خەڵکی ناڕازی چاوەڕێی دەرفەتێکن تا بتوانن نمایشێکی گەورە و سەراسەری لە هەبوونی خۆیان نیشان بدەن تا ئەو کات هەر هەنگاوێکی چوو کە بۆن و ڕەنگی ژن ژیان ئازادی پێوە بێ هەنگاوێکە بۆ پێشەوە. ئەم هەنگاوە چووکانن کە سەرنجام گەورە دەبن و لە یەک دەهاڵێن و ڕێگا بۆ ئاڵوگۆڕی بنەڕەتی خۆش دەکەن. سیاست و کردەوەکانی کۆماری ئیسلامی ئەومان پێدەڵێ کە ئەوانیش نیگەرانی دەریای ئەعتراز و ناڕزاتیەکانن هەرچەند لەسەر شەقامیش کەس بوو بێتەوە. ئەوان لە داهاتووی هەر حەڕەکەتێکی چووکی خەڵک دەترسن، بۆیە دەبێ بە پێداگرتن لەسەر هەر ویست و داخوازیەک هەرچەند چووک لە نووسینی دروشمی سەر دیوار تا مانگرتنی گشتی ئەم پەیامە بەرزکەینەوە کە ئێمە هەین و ڕێگایەک کە پێیدا ڕۆشتوین ناگەڕینەوە. دووبارە بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. لەژێر پێماندا لەرزێت ژینجنە و بوژایەوە پونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە ئەرز لەژێر پێماندا لەرزێ ژینجنە و بۆژایەوە پونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە خوێندە ڕێژێ ژیندە نێژێ ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە مجدهيني كيسبي أو سبيني واجيانيش بوي لخوهات سايا
لسر مودای بنده تخت و بختی ملهوری گل یامانای هبونی گیر بو هودایا خوند رژی جیندنیجی او درندا پیر بوا هستی کردوا چرای بختی هر بیناکو جایاوا ام خروشی سر شقاما مجدهینه کیسی بی او سبینه واجیانیش بوی لخوهات سایاوا ئازیزان بەپێی هەواڵی گەشتوو کە بەدەستمان گەشت و فەرماندەی شاری سنە بە بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە پێشنیاری پەرداختی بڕەپارەیەک وەکو خوێن بەهای داوەکە لەلایەن بنەماڵەکانەوە ڕەتکراوەتەوە. بەو تێم هەواڵە بنەماڵی قوربانیان و خەڵکی ئازادی خوازی سنە و هەموو شارەکانی کوردستان قەت جنایەتەکانی کۆماری ئیسلامی لەبیر ناکەن و درێژە بە شۆڕشی ژینە ئەدەن تا ئەو کاتەی بوو کوژانی ڕۆڵەکانیان لە دادگایەکی عەلەنی و جەماوەریدا حاکەماکەن. شانی باسەکە پێشتریش ناوەندە ئەمنیەتی و دەوڵەتیەکانی ڕژیم لە شارەکانی بۆکان و مەهاباد پێشنیاری هاوشێوەیان بە بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادیدا بوو کە لەلایەن بنەماڵەکانەوە ڕەتکرابەوە. بەڵێ ئەمیر ئەم کردەوەی دەستگا ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی جگە لە سوکایەتیکردن بە گیانبەختکردوانی شۆڕشی ژینایە لە هەمان کاتدا نیگەرانی شکڵگرتنی جۆرێک لە هاوپشتی لە نێوان بنەماڵەی گیانبەختکردوان و پشتیوانی جەماوەری لە بنەماڵەی گیانبەختکردوانە. لە ماوەی ڕابردوودا گەلێک هەواڵمان بەدەست گەیشتووە کە باس لەوە دەکا بنەماڵەی گیانبەختکردوان و خەڵکی شۆڕژگەڕی کوردستان لەسەر ئارەمستانی عەزیزانیان کۆ دەبنەوە و پەیمانیان لەگەڵ نوێ دەکەنەوە. هەر لە درێژەی ئەم هەڵمەتانەدا ڕۆژی سێشەممە 19 مانگی گوڵان بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی شاری سنە لەگەڵ دایکی عەلی حەیدەریان دیداریان کرد و یەکگرتووی خۆیان بۆ دادخایی خوێنی بە ناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان نیشاندا. بەپێی ئەو راپۆرتە بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە بە کۆبوونەوە لە ماڵی عەلی حەیدەریان وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانیان بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. شانی باسە کە عەلی حەیدەریان 13 ساڵ لەوە پێش هاوڕێ لەگەڵ فەرزاد کەمانگەر و 3 چالاکی دیکەی سیاسی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە 3 دارەدران. هەروەها بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی دووشەممە 18 مانگی گوڵان کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی سنە بە کۆبوونەوە لەسەر گڵکۆی گیانبەختکردوانی ئەو شارە پەیمانیان لەگەڵ ئامانجەکانیان نوێ کردەوە. بەپێی ئەو راپۆرتە لاوانی ئازادی خواز و شۆڕژگەڕی سنە ڕۆژی ڕابردوو هاوڕێ لەگەڵ بنەماڵەی قوربانیانی شۆڕشی ژینە سەردانی مەزاری گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەریان کرد. بەشداربووانی ئەو مەراسمە وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانی هەن بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شان ئەزیان بن. هەروەها ڕۆژی دووشەممە 18 مانگی گوڵان بنەماڵەی گیانبەختکردووی ڕێگەی ئازادی ئازاد حوسێنپور و کۆمەڵێک لە ئازادی خوازانی مەهاباد بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بەپێی ئەو راپۆرتانە بنەماڵەی ئازاد حوسێنپور و خەڵکی شۆڕژگەڕی مەهاباد بە کۆبوونەوە لەسەر گڵکۆی ئەو هەمیشە زیندووە وێڕای ڕێزلێنان لە فیداکاری تەواوی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شان ئازیا بن. هەروەها کە ئەزانن ئازاد حوسێنپور کۆتاییەکانی مانگی خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت. بڵێ ڕۆژی دووشەممەش 25 مانگی گوڵان دایکانی شۆڕشی ژینە لە شاری سنە چاویان بە بنەماڵی ڕامین فاتحی کەوت و پەیمانیان لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی نوێ کردەوە. ئەم راپۆرتانە ئەم ڕاستیەمان بۆ دەردەخات کە بە پێچەوانەی هەوڵ و تەقالای کۆماری ئیسلامی شۆڕشی ژینە لە ناخی ئەم کۆمەلگایە هەروە بەردەوامە. کۆبوونەوەی بنەماڵی گیانبەختکردوان لە ئارامستانەکان و پشتیوانی گەرم و گوڕی خەڵک لەم کۆبوونەوەانە دەتوانێت بنەمای کاری گەورەتر بۆ داهاتوو بێت. ئەمە ڕاستە لە پاڵ ئەم کارە شاهدی کۆبوونەوەی بنەماڵەی زیندانیە سیاسی کە عەزیزانیان بێتاوانن ئێستا ئەسیر کراون و لەژێر ئەزیەت و ئازاردان هەین. ئەم کۆبوونەوەانە
لەبەر دەرکی زیندانەکان و لەبەر ناوەندەکانی حکومی بەڕێوە دەچێ و خەڵکی شۆڕژگێر هەموو کاتێک یاریدەدەر و پشتیوانی ئەم بنەماڵانن تا دەرس درێژەی کۆماری ئیسلامی بۆ سەر مافەکانیان سنوودار بکەن و ئیجازە نەدەن ئەم ڕژیمە بە ئاسانی کەسانی بێتاوان بە بیانووی خوازرا و دروستکراوی دەستگا ئەمنیەتیەکان ئەسیر بکەن. ئەڵبەت نابێت لە بیرمان بچێت کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاری تا بێستا کارنامەیەکی ڕەشی لە تاوان و جنایەت بۆ خۆی تۆمار کردووە. تێرۆر و کوشتن هەمیشە سیاسەتی کۆماری ئیسلامی بووە و دەسەڵاتداران لە هەموو لایەک دەستیان بە خوێنی ئازادی خوازان سوور بووە. لە ناوخۆی ئێرانی ساڵهەیە دیاری بۆ خەڵکی ئێران کوشتن، جنایەت، ڕەشبەگیری، مادەی سەرکەر، خۆکوژی، بێکاری و هەموو دیاردە کۆمەڵایەتیەکان بووە. سەرڕای ئەوە هەموو بەدبەختی و نەهامەتیەکان کە کۆماری ئیسلامی هۆکاریەتی و داوێنی خەڵکی ئێرانی گرتووەتەوە پرسێک کە دڵخۆشکەرە ئەوەیە کە خەڵک و جەماوەری ئێران هیچ کات لە خەبات سڵیان نەکردووە و با بەچووکترین ڕووداوێک ڕژاونەتە سەر شەقامەکان و دەنگ و هاواری خۆیان بەگوێی جەهاندا داوە. ئەو ڕاستیە دەخاتە ڕوو کە خەڵک بەگشتی لەو وڵاتە قەت لە خەباتی خۆیان پاشگەز نابن و تا کۆتایی ڕۆخانی ڕژیم و وەدێهاتنی سیستمێک کە لەوێدا مرۆڤەکان ئازاد و یەکسان بن کۆڵ نادەن و هەمیشە شەقامەکان داگیر دەکەن و ترس و دڵڕاوکێ دەخەنە دڵی حاکەمانی دەوڵەتی سەرمایەداری دینی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێ درێژەی سیاسەتی سەرکوتگەرانە کە لەم ماوەی دواییدا پەرەی سندووە لە ڕاستیدا ترس و نیگەرانی کۆماری ئیسلامی لە سەرهەڵدانی شۆڕشی ژینایە کە خەریکە بەرەبەرە خۆی بەهێز دەکات. ئەم شۆڕشە بە ئارامی خەریکە پێداویستەکانی بێگومانی تێدانیە کە لە ئاخێزی داهاتووی ئەم شۆڕشە تۆڵەی گیان بەخت کردوان و ئازادی زیندانیانی سیاسی لە سەروی داخوازیە. بەڕاستی با پرسیار بکەین کە کام وڵات جگە لە وڵاتانی دیکتاتۆری لێدراو وەک ئەوەی وا لە ئێران دەسەڵاتی سیاسی بەدەستەوەی دەتوانێت ئاوا بە ئاسانی ئینسان بکوژێ، چاوکوێر بکات، منداڵ بکوژێ. هەزینەی زیندانەکان و دەستگای سەرکوتی زۆرترە لە هەزینەی پەروەردە و بارهێنان. مەرگ و نەمان بۆ نەیارانمان. بە پێی و راپۆرتانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بوونەتەوە لە زۆربەی شارەکانی ئێران ژنان و کچانی بوێر بە پاڵپشتی کوڕان و پیاوان باشکرا حیجابی زۆرە ملەیان فرێتاوە. لەوانە لە شاری سنا قوتابیان بە جلوبەرگی کوردی چوونەتە مەدرسەکان و یان بە فرێدانی حیجاب لەسەر چیای ئاویەر حازر بوون و سرودی کاکشوانیان بڵاو کردوێتەوە. پەیمانیان لەگەڵ گیان بەکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری نوێ کردووەوە. هەروەها بەپێی ئەو گرتە ڤیددیوانەی بەدەستمان گەشتووە لە زۆربەی شارەکانی کوردستان بە تایبەت سەقز و مەریوان ژنان و کچانی لاو با فرێدانی حیجابی زۆرە ملێ دژایەتی خۆیان لەگەڵ ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی نیشان دەدەن و ڕێژەی ئەو ژنانە پەیوەست بەو کەمپەینە دەبن ڕۆژ لە دوای ڕۆژ دەڕواتە سەرەوە. بەڵێ هاوڕێ محەممەد قادری هەر لەم ڕابەتێدا دووبارە گوڵناس بەخشانە شعرێکی بە ناوی کوردستان مەکۆی شۆڕشیێڕم بۆ نردوین کە پێشکەش بە بینەرانی بەرنامەکەمانی دەکەین. لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە، لاوە خوێنگەرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆراگریدا بینیوە. ئەوەندەی مێژووی خوێناوی و پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێندوێتەوە. هەمیشە وا تێگەیشتم و وام زانیوە، قەد و دڵ نەبووم و گومانم لاساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە هەمیشە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵنەدان بووە. مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزمموی تاڵ و شیرینی نەجات بووە. هەوێنی یەکگرتووی پێشانگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدان بووە. لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادەگی پشوو درێژ و خۆڕێک خەرتر و ژیر و خەباتکار بووە. لەبیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا، لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا، لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتدا چۆن
پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە. شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باش ناسیوە، لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە. هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیانبەخت کردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە. زۆر سپاس بۆ هاوڕێم محەممەد بۆ ئەو شارە جوانی کە بۆی نرمین. ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. هەر لەم پەیوەندیەدا محەممەد دێقان معاونەی حقوقی ڕئیسی حجابی وەکو ڕەمزی کۆماری ئیسلامی ناوبرد و وتی نابێ ببێتە جێگای باس و لێکۆڵینەوە چوون بە بڕوای ناوبرا و ئەگەر حجابی زۆرە ملێ نەبێ کۆماری ئیسلامی تر مانای نامێنێ. هەروەها نەیارانی حجابی زۆرە ملەی بە بەکرەگیرا و دارودەستەی سیاسەتەکانی دەرەکێ ناوبرد کە شتێکی تازە نییە. لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا ئەم دەسەڵاتە هەوڵی داوە هەر چێشنای ئێترازێت بۆ نان، بۆ ژیان، بۆ مافە سەرەتاییەکان بە ئاژاوەگەڕی نۆکەرانی بێگانە پێناسە بکات و تا ڕێگای سەرکوتکردنی خۆش بکات. بەڵام سەرڕای ئەم هەڕەشانە و سەرڕای زەخت و گوشاری کۆماری ئیسلامی لە ڕێگەی جۆر بەجۆر فڕێدانی حجابی زۆرە ملەی ڕۆژ بە ڕۆژ پەراستێنە. ڕاستی گیریان خواردووە. ئەی لەوەی تەسلیمی ئەم حرەکەتە بەرینەی کۆمەڵایەتیە بن کە ئیتر کۆماری ئیسلامی مانایەکی نامێنێ، ئەی لەوەی کە زەخت و گوشار زیاد بکەن کە چارە ساز نییە و ڕێک ئاکامی پێچەوانەی دەبێت. هەرم قسانە و زۆر قسەی تر کە لەم ماوەدا کاربەدەستانی کۆماری ئیسلامی دەیفەرمونون ئەم ڕاستیە دەردەخات کە بەڕاستی گیریان خواردووە. بەڵام گومان لەوەدانە کە ڕێگایە جگەل لە تەسلیم بوون نەماوەتەوە بۆیە. کۆماری ئیسلامی دەرەقەتی ئەم شەپۆلە بەرینە جەماوەریە نایە، چون ئەم شەپۆلە تەنیا لە سەنگەری دژایەتیکردن لەگەڵ حجابی زۆرە ملێ نییە. ئەم شەپۆلە هەروەها لە سەنگەری دابینکردنی ژیان و لە سەنگەری موسەوەگەرکردنی ئازادیدا
هەر لە ڕێگاشتەیە. شۆڕشی ژینا بە دروشمی سەرەکی ژن ژیان ئازادی شور و شەوقی بە جەماوەری ملیۆنی کرێکاران و زەحمەتکێشان خەڵکی کوردستان بەلوچستان کەمی نەتەوەی و مەسهەبیەکان ژنان لاوان هاوڕەگەزخوازان ڕەوتە سیاسی و کۆمەڵایەتیەکان بەخشی تا داخوازی لانی کەمەکان بنەڕەتی و استراتیژیەکان جارێکی تر پێناسەوە ئامادە بکەن. خەڵکی کوردستان 44 ساڵە بۆ سڕینەوەی ستەمی نەتەوایەتی و هەوڵدان بۆ دەستەبەرکردنی ئازادی و مافە بنەڕەتیەکانیان لەگەڵ کۆماری ئیسلامی دەستە یەخە بوون و قوربانیان داوە. بەڵێ ئێستا کە منشوری داخوازیە لانی کەمەکانی تەشەکولە سربەخۆ سنفی و مەدەنیەکانی ئێران ئامادەکراوە جێگای خۆیەتی لە پاڵ ئەودا منشوری لانی کەمی داخوازەکانی خەڵکی کوردستانیش نێو بەڕۆژ بکرێتەوە و بخرێتە بەردەم ڕایگشتی. کۆمەڵە لە درێژەی هەڵوێستی بەرپرسانە و شۆڕشگێڕانی ڕابردوودا ئامادەکردن و دەقیقکردنەوەی داخوازیە لانی کەمەکانی خەڵکی کوردستان لەم بارودۆخە تازەدا بە پێویست و لە ڕاستای بەرژەوەندی خەڵکو و شۆڕشی ئێستادا دەبینێ و شێلگیرانە پشتیوانی لەو هەوڵانە دەکات کە لەم بوارەدا ئەدرێن. وە قبولکردنی منشورە دموکراتیک و یەکسانی خوازەکان فاکتۆرێکی گرینگە بۆ برنەژێر زەڕەبینی قسە و کردداری ئەمڕۆی ئەو هێز و ڕەوتانەی خۆیان لە بەدەستەوەگرتنی دەسەڵات خۆش کردووە لە ئێران و پێوانەی ڕاستەقینەش بۆ داوەریکردن سەبارەت بە کردارەکانیان بەدەستەوادات. کۆمەڵە لە ڕاگەاندنێکدا بە ئاماژەکردن بە پێویستی منشورێک کە ڕنگدانەوەی لانیکەمی داخوازەکانی خەڵکی کوردستان بێ تاکیدی کردووە کە کۆمەڵەش بەش بە حاڵی خۆی هەڵسوڕاوان و پسپۆران لەم بوارەدا بانگەواز دەکات تا منشوری لانیکەمی ویست و داخوازیەکانی خەڵکی کوردستان هاوتەریب لەگەڵ ناوەڕۆکی پێشڕە و پێشکەوتنخواز وەحدەت تەڵەبانە و سەرتاسەری شۆڕشی ژینا ئامادە و بەڕۆژ بکەنەوە. هەروەها ئاماژەی بۆ کردووە کە دیارە کۆمەڵە لەم ڕێگایەدا هەر چەشنە هاوکاریەکی لە ڕاستای ئامادەکردنی واها سەنەدێکدا لە دەستپێت دەیکات. ناوبڕێک بینن دواتر دێنەوە بابەتی ئاخرتان پێشکەش دەکەین. شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمۆم ئەوژی لەم وای دوایە زەران ئەولێ پژان نیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژان هەیڵێمەوە
ژیان سوای باوە کوژراو بێمێزکەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینا باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم چی و تەلان لا بندنم هەموو گیانە هاژێنم دەهاژێنم من ڕووناکی ئاسۆژێنم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان. مەڵاوایی لە ژیانی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە لە بریتانیا زۆر بەداخەوە لە ڕۆژانی ڕابردوودا پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە بە ناوی جەهانگیر نوسرەتی لە وڵاتی بریتانیا بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. جەهانگیر نوسرەتی ماوەیەکی زۆر پێشمەرگەی کۆمەڵە بوو وە کاتێک بۆ وڵاتی بریتانیا کۆچی کرد لەوێش هاوڕێیەکی چالاک و دڵسۆز بوو و بەهۆی پەیوەندیەکانی لەگەڵ چالاکانی نێوخۆی وڵاتەوە بەردەوام راپۆرت و هەواڵی تازەی پێشکەش بە بەشی ڕاگەیاندنی تەلەڤیزیۆن دەکرد. ناوبراو 2 ساڵ لەوە پێش سەردانی ئۆردوگای کۆمەڵی کرد و بیرەوەریەکی خۆشی بەلای هاوڕێکانیەوە پاشخۆی بەجێهێشت. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامانی حیزبی کۆمونیستی ئێران و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی ئەو خۆشەویستە دەکەین یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەرانیش زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. دووبارە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەن بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆ چوونەکانتان باس بن. بەڵێ ئازیزان سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. ماڵاوە.